خوشکانی بەڕێز، برایانی عزیزم، گەنجەکان، بەتەمەنەکان، ئەوانەی کە هێشتا تەمەنتان لە نێوان گەنجی و پیریدایە، ئەسەلام عەلەیکوم. سەرکەوتن گوێ نایەتە تەمەنێ. سەرکەوتن لەسەر پاسپۆرت و لەسەر ئایدی و لەسەر چرچی دەست و دەموچاوە گوێ نایەتێ. سەرکەوتن گوێ نایەتە ئەوەی کە تۆ 20 ساڵی یا 60 ساڵی، بەڵکو گوێ ئەیاتە ئەوەی کە ئەمڕۆ تۆ چەندێک تینووی بەوەی کە کەسایەتی خۆ بەهێزترکەی، کە کەسایەتی خۆ ڕاگرترکەی، کە بتوانی زیاتر فێر بیت بۆ ئەوەی بگەیتە ئامانج و سەرکەوتن. ئەم ژیانە هەردەم هەڵ ئەڕەخسێنێ بۆمان کە خۆمان تازەکەینەوە، کە شت فێر بین، کە برەو بە خۆمان بین. بەڵام بەداخەوە زۆربەمان ئەو هەلەوە لا ئەنێین یا حسابی بۆ ناکەین، بە مانای ئەوەی کە تەمەنمان ڕۆشتووە و کاتمان نەماوە، یاخود گەنجین و هێشتا کاتێکی زۆرمان بەدەستەوە ماوە چاوەڕێی کاتی گونجاوەکەین. ڕاستیەکەی ئەوەیە کاتی گونجاو ئێستایە کە دەست پێ بکەین. ئازیزان، لە ژیانمانە ئەگەر بچین داوای ئیشێک بکەین یا داوای هەلێک بکەین، ڕەتمانەکەنەوە و ڕەفزمانێنێ بە بیانووی ئەوەی کە بڕوانامەیەکمان نییە، یاخود گەنجین و شارەزایی و ئەکسپیرینسێکی وامان نییە، یاخود تەمەنمان ڕۆشتووە و پێویستە خانەنشین بین. لەوانەیە کەس ئەمە و پێ نەڵێ، بەڵام لەم ژیانەیە ئەیانەوێ بووخەنە بۆکسێکەوە بە گوێرەی تەمەنێ، مافی تۆیە، ئەرکی سەرشانی تۆیە کە ڕەفزی کەیت و لەو بۆکسە نەمێنیتەوە. ئەگەر بێت و گوێ بینە هەموو ئەو قسانە، ناتوانی کەسێکی سەرکەوتوو لە خۆ دروستکەی. بهێنەرە بەرچاوی خۆ دوو درەخت، بیان نێژی ڕۆژانە خزمەتیان کەیت و ئاویان بەی، بە هەمان شێوە گەورە ئەبن و گەشە ئەکەن و بەرهەمیانە بێ. تۆ ژوای ئاودان و خزمەتی تۆ بریتیە لەوەی کە هەوڵ بەی فێر بیت، بریتیە لەوەی کە چاونەترش بی، بریتیە لەوەی کە زیاتر خزمەتی خۆ بکەی تا بگەیتە ئەو ئامانجە. دەست پێ بکە لە هەچ تەمەنێکی ژیانتان. ئەم جیهانە هەکبەی بەتاڵ نابێتەوە لەوەی هەلی سەرکەوتن بڕەخسێنێ بۆ ئەو کەسانەی کە هەوڵێن، کە چاو نەترسن، کە ئەیانەوێ بگەنە پلە و ئامانج و پایەیەکی زۆر باش. هەموو جارێ بیرێکەمەوە لێم 10 ساڵی تەمەنم بە تەرد و ڕەفزێکەوە بەسەرە برد. هەموو جارێکە نامەیەکم بۆ ئەهاو ئەم کردەوە ڕەفزێک بوو، نەخێرێک بوو، هەموو بەشکم ئەم جارە بۆ نزارێکی تریان ناردبێ، کەچی هەموو نامەیەکمە کردەوە من بووم کە چارەیان ناویستم. لە ژیانە وایە هەموو ڕەفز بوونەوەیەک، هەموو شکستێک تراژیدیانی کۆمیدیایە. بەڕاستی بەعزە جارێک ئەڵێم ئەو 10 ساڵەی تەمەنم گرانترین خوێندەواری و لە گرانترین زانکۆیە خوێندم، کە وای لێ کردم فێری خۆڕاگری بم، فێر بم بە پێوە بوەستم، فێر بم کە بەرگەی ئازار و ناڕەحەتی بچێشم، کە ئەو دەرسانە دەگمەنە. خۆم لە زانکۆ چەند زانکۆیەکم خوێندووە، دەگمەنە لە چوارچێوەی دیوارەکانی زانکۆیە ئەو دەرسانە فێربی، دەرسی خۆڕاگری. بۆیە ئاسانە، ئامۆژگاری من ئەمێ، ئەگەر شکستێ هێنا، ئەگەر هەڵەیەکێ کرد، خۆمە شارەوە و شەرمەزاریش مەبە، بەڵکو بیکە بە دەرسێک
بیکە بە پارەیەک کە باشترین وانەی سەرکەوتنی لێوە فێر ببی. بەڕاستی لەم تەمەنەی ئێمەیە کە دەست پێ ئەەکەین هەنگاو ئەنەین بەرەو سەرکەوتن، ڕاستە سەرکەوتن بە تەمەن نییە، ڕاستە سەرکەوتن هەوڵێکی باشی ئەوێ، بەڵام چەند گرنگە کەی دەست پێ ئەەکەی، دووهێندە گرنگە چۆن دەست پێ ئەەکەی تا چەند بەردەوامە بی. کەس تەمەڵ نییە، کەس بێبەهرە نییە. ئەوەی کە خەڵک دوا ئەخات و ئەوەی کە دواتەخا خزمەت نەکردنی خۆتە، لە بیرکردنی خۆتە، ئیتر لە هەج بوارێکا بێت. بۆیە بە زووترین کات دەست پێ بکەن و تەمەن ئەزانم سەرکەوتن و تەمەن گوێ نایەنە یەکتری، بەڵام سەرکەوتن یاسا و ڕێسای خۆی هەیە. ئەبێ ئاگاو لە خۆ بێت، ئەبێ خزمەتی خۆ بکەی. لە هەنگاوێکی بچووکەوە دەست پێ ئەکا سەرکەوتن، هەرگیز لە پڕێکە ناچیتە ستەیجێکی بەرزەوە. ئەبێ هەموو ئەو ئازار و ناڕەحەتیانە بینی کە پێویستە بیچێژی. کورتەڕێیەکی تیانە من لێرە ئێستا پێ بڵم کورتەڕێیەکە بچوو، نەخێر. بۆیە هەرگیز لەوە مەترسە کە تۆ هەڵە بکەی، هەرگیز لەوە مەترسە کە شکست بکەی. بەڕاستی بەردەوام بە لەسەر ئەوەی کە خزمەتی خۆ بکەی، بەردەوام بە لەسەر ئەوەی کە هەموو ڕێگایەک تاقی بکەیتەوە. با پێ بڵێم چۆن نەتوانی خزمەتی خۆ بکەی. ئەگەر خزمەتی خۆ بکەی ئەبێ هەوڵ بەی فێر بیت. ئەزانم فێربوون زۆر ناخۆشە، بەلای زۆر بمانەوە. من ناڵێم بچۆ فێری زانستی سەردەم بە، فێری کردنەوەی کۆدی چەکی ئەتۆمی بە، فێر بە ئەو بەهرەیەی کە لە خۆتایە بیدۆزەرەوە، برێوی پێ بە تا بووگەیەنێتە ئامانجێک، ئیتر ئەو بەهرەیە هەر شتێکەیە. تۆ ئەبێت ئاگاو لە تەندروستی خۆ بێ. دەوڵەمەندێکی نەخۆش زۆر هەژارترە لە هەژارێکی تەندروست. تۆ ئەبێت گۆشەگیر نەبیت، ئەبێت تێکەڵی خەڵک بکەی. هەموو کەسێک کە تۆ ئەی ناسیت و یێتە ڕووبەڕووت شتێک ئەزانێ کە تۆ نایزانی، هەوڵ بە شتێکی لێوە فێر بە کە سوودێ پێگەیەنێ. لە ژیان تا ئەبێ پۆزیتیڤ بی. معنای پۆزیتیڤ کە ئەڵێم پۆزیتیڤ بیت، ئەوە ناڵێم تۆ پارە و پێ نییە، ئیش نییە، یەیت و ئەڕۆی نازانی قەدەر بەچی تا ئەیە، تۆ فیکێ لێ بەدەم خۆتەوە بیت و بڕۆی وەکو ئەڵێن مێشێ میوانێ نەبێ بڵێ وەڵام من پۆزیتیڤم گوێ نایەمێ. نەخێرەوە پۆزیتیڤی نی. پۆزیتیڤی ئەوەیە کە بزانی من ئەمەوێ بگەمە ئامانجێک، ئەمەوێ ژیانی خۆم بگۆڕم. کۆمەڵێ بربەست هەیە لە بەردەممە، ئەبێت ڕووبەڕوویان بمەوە، گوێ نایەمێ هەج ئازارێک یێتە بەردەمەم، گوێ نایەمێ ئەو هەنگاوە قورسانەی ڕۆژانە ئەبێ بەردەوام بم کە بگەمە سەرکەوتن. سەرکەوتن بە خۆزگە نییە، بە خۆزگە بێ هەمومان ئەمانەوێ خۆزگەی زۆر هەبێت. سەرکەوتن دووبارەکردنەوەی ئەو هەنگاوە قورسانەیە کە کەم کەم و دەست پێ ئەکەن ئازارێکی زۆر ئێنێ هەتا ئەگەیتە ئەو مەرحەلەیە. لە قۆناغەکانی تەمەنمانە، لە تەمەنی 20 ساڵیە وزە و توانا و تاقەتێکی زۆرت هەیە، هەموو شتە تاقیب بکەرەوە. ئەگەر بێت و شکستیش بێنی، ئەتوانی لەسەر عەرزێکی ڕق بخێوی بەیانی پشتێ نەیەشێ، ئەتوانی لە فەیەکی سەر عەرەبانەیەک خۆی تووشی نەخۆشیت نەکا. لە سیەکانی تەمەنتا خۆ باشە ناسی. باشترین کاتە کە پێ بگەی، بە هەموو ئاڕاستیەکە ڕاناکەی.
فاوندیشنی تۆ لە سیەکانی تەمەنتا دەست پێ بکە. لە چلەکانی تەمەنتا شارەزایی ئەکسپریەنسێکی باشی هەیە، ئەتوانی ڕاکەی سەریع نا، بە زۆر سمارت ڕاکەی، ئەزانی ڕێگاکان کامە ڕێگای سەرکەوتنن، ئەزانی کەسەکان کامە کەسانی شایستەن کە تێکەڵیان بیت. لە پەنجاکانی تەمەنتا بۆ دەرەکەوێت دنیا بەس ئەوە نییە تۆ پارە پەیاکەی. ئەگەر ناوبانگێکی نەبێت، ئەگەر نەبوو بیتە ئەوەی سەبەبی دوو کەس پێ بگەیەنی، یارمەتی دوو کەسەیە بێ، ئەگەر لێگەسیەک لە دوای خۆ بەجێنهێڵی. لە شەستەکانی تەمەنت و بەدواوە تۆ گەوهەرێکی تەنها ناژیت، فێریانەکەی، نەوەکانی ئایندە فێرەکەی. تەنها بە سپیبوونی سەرت و بە سپیبوونی تاڵەکانی ڕیشێ کۆتایی ژیان نییە، بەڵکو دەستپێکی ژیانە. شکست و هەڵە تراژیدیانین کۆمیدیان. کۆمیدیترن لە کاتێکا کە تۆ سەرکەوتووی لە دەمی خەڵکی ترەوە ئەیبیستن، ئەگەنە ئەوەی کە پێ بڵێن شانسی هەیە، ئەوەی بەدەستێنا شانسی هەیە یا زیرەکە. ڕاستەکەن شانسی هەیە کە بەرگەی ئازار و ناڕەحەتی و شەونخوونی و گرتووە. ڕاستەکەن ئازاری هەیە لەبەر ئەوەی بەرگەی کۆمێنت و قسەی ئەوانێ گرتووە. ڕاستەکەن شانسی هەیە چونکە ئەگەر خۆ هیلاک نەکردا ئەو شانسە ناهاوتەوە. بۆیە پێویستە کە بزانین سەرکەوتن بە تەمەن نییە، لە هەموو قۆناغێکی تەمەنەکاندا دیاری و هەلێکی باشی تەیە بۆمان. سەرکەوتن بە ژمارەی مۆمەکانی سەر کێشی عید میلادەکە و نییە، بەو گڕوتینەیە کە لە ناختا هەیە کە هەوڵ بێ. شکست هەڵەکانێ دواهەمین شت نییە، کۆتایی نییە، سەرەتایە، دەرسە. شکستەکانێ هەڵەکانێ مامۆستایە کە ماسکێکی ناشرینی بەسووە بە دەموچاویە، دەرسی ژیانێ فێرەکە کە چۆن سەرکەوتووبی. بۆیە نابێ کۆڵبەی، نابێ چاوەڕێی هیچ کەسێک بکەی کە بەدەمتەوە بێ. تۆ پێویستە بەردەوام بی، چیرۆکی سەرکەوتنی خۆ بنووسەرەوە، بەردەوام بە لەسەر ئەوەی کە ببیتە کەسێکی سەرکەوتووی ڕۆژانە، بەردەوام بی کە دایک و باوک و خوشک و براکانێ چیرۆکی سەرکەوتنە بخوێننەوە. بەختەوەری ئەگەر لە ژیانە سێ کەس پشتگیری و کا بەڕاستی، ئەوانیش دایک و باوکێکی زۆر باشن، بەختەوەرترینی ئەگەر یەکێ لە خوشک و براکانت لە دڵەوە حەز بە سەرکەوتنێ بکە. بۆیە هەوڵ بن، سەرکەوتوو بن، مەترسن. خۆشەویستن لای خێزان و کەسوکارتان، خۆشەویستیشن لای من. ئەمڕۆ دەست پێ بکەن، مەیخەنە بەیانی. بەیانی وعدێکە، تەڵەیەکە زۆر نزیکە، بەڵام قەت نایە. هیوای سەرکەوتن بۆ هەمووتانە خوازم. سوپاس بۆ ئامادەبوونتان.